ئێرە ڕادیۆی دەنجیگەلە. ئەم کاتتان باش بیسەرانی هێزان لە ڕادیۆ دەنگیگەلەوە بە یارمەتی هاوکارانم گەشتی هەواڵەکانی ئەمڕۆ هەینی 13 حوزەیرانی 2025تان پێشکەش دەکەین. کەمێک پێش ئێستا ئیسرائیل هێرشی موشکی کردە سەر چەندین باڵەخانە و پێگەی جیاواز لە ناوەندی تارانی پایتەختی ئێران و باگوێرەی زانیاریەکان ماڵی چەند پلەدار و بەرپرسی ئێرانی کراونەتە ئامەج. بەرپرسێکی ئیسرائیلی بە ماڵپەڕی ئەکسیۆسی ڕاگەاندووە کە لە هێرشەکەدا ژمارەیەک لە فەرماندە سەربازیەکانی ئێران و زانایانی ئەتۆمی کراونەتە ئامانج و هەروەها سەرچاوە ئەمنیەکان ئاماژە بەوە دەکەن کە ئەگەری لە ناوچوونی سەرۆک ئەرکانی سوپای ئێران لە هێرشەکەدا زۆرە. پێشدەنگدانەوەی هێرشەکان لە تاران لە ناوچەکانی هەرێمی کوردستان و عێراق دەنگی موشک و فڕۆکە بیستراوە لالایەن هاوڵاتیانەوە. بە گوێرەی میدیای فەرمی ئێران عەلی خامنەی ڕێبەری کۆماری ئیسلامی ئێران لە پەیامەکەیدا هەڕەشە لە ئیسرائیل دەکات. خامنەی هەڕەشەی تۆڵەسەندنەوە دەکات و دەڵێت ئەو ڕژێمە دەبێت چاوەڕێی سزای سەخت بکات و دەستی بە هێزە چەکدارەکانی کۆماری ئیسلامی ئێران با ئیزنی خوددا دەستی لێ هەڵناگرێت. ڕێبەری ئێران پشڕاستی دەکاتەوە ژمارەیەک فەرماندەی سەربازی و زانای ئەتۆمی وڵاتەکەی لە ئەنجامی هێرشەکەدا کوژراون و ئاماژەی بەوش کردو جێگرەوە و هاوکارەکانیان بێ دواکەوتن ئەرکەکانی خۆیان جێبەجێ دەکەن. جەختیشی کردوێتەوە ڕژێمی زایۆنی بەم تاوانە چارونووسێکی تاڵ و بە ئازاری بۆ خۆی تێنێتە ئاراوە و بێگومانوەری دەگرێت. هەروەها لالایەکی تریشەوە ئاژانسی هەواڵی تەسلیم لە بوردمانەکەدا ڕایگەاندووە ئەم بەرپرسانە کوژان. محەممەد باقری سوپا سالاری ئێران و حوسێن سەلامی فەرماندەی گشتی سوپای پاسداران و قوڵام عەلی فەرماندەی ناوەندی قەرارگای خاتەمول ئەنبیا و محەممەد تهرانچی سەرۆکی زانکۆی ئازاد و فرێدون عەباسی زانای بواری ئەتۆمی. هەروەها وەزارەتی دەرەوەی ئێرانیش سەبارەت بە هێرشەکەی بەرەبانی ئەمڕۆ ئیسرائیل بۆ سەر ئێران و کوژرانی چەند بەرپرسێکی باڵای ئەو وڵاتە ڕاگەاندراوێکی بڵاو کردوێتەوە و ڕاگەاندووە هێرشەکانی ئیسرائیل بۆ سەرخاکێکی بە دەستڕێژیەکی ئاشکرا و پێشلکردنی پەیماننامەی نەتەوەی گرتوەکان ناوزەت دەکات. جەختیشی لە مافاڕەوای ئێران بۆ وڵامدانەوە کردوێتەوە بە پەیمادەی پەنجاویەکی پەیماننامەکە. لە ڕاگەاندراوەکەی وەزارەتی دەرەوەی ئێران ئاماژە بۆ کراوە هێزە چەکدارەکانی ئێران بە هەموو هێزەکەوە وەڵام دەدەنەوە و هەروەها ئەوەش خراوەتە ڕوو ئێران داوای لە وڵاتانی ئیسلامی وڵاتانی بزوتنەوەی بێلایەن و کۆمەڵگەی نێودەوڵەتی کردووە کە هێرشەکە سەرکۆنە بکەن و ڕێشوێنی بە کۆمەڵی بەپەلا بگرنە بەر. دانیێل هاگاری وتەبێژی سەربازی ئیسرائیل سەبارەت بە هێرشی ئێران بۆ سەر وڵاتەکەی لا کۆنگرێکی ڕۆژنامەوانیدا ڕایگەاندووە ئێران دەستی کردووە با جێبەجێکردنی وەڵامدانەوەی سەربازی ڕاستەوخۆی بۆ ئەو هێرشانی کە لە بەرەبەیاندا خاکی وڵاتەکەیانی کردە ئامانج. زیاتر لە 100 فڕۆکەی بێفڕۆکەوانی هێرشبر لە ناوخۆی ئێرانەوە بەرەو ئامانجەکانی ناوخاکی ئیسرائیل هەڵدراون. هەروەها دانیێل هاگاری ئاماژەی بەوەش دەکات سیستەمەکانی بەرگری چوونەتە حاڵەتی ئامادە باشیەوە و زیاتر لە 100 فڕۆکەی بێفڕۆکەوانیان دەستنیشان کردووە و هێزی ئاسمانی چاودێری جوڵەکان دەکات و هەروەها سیستەمی ئاگادارکردنەوەی پێشوەختە لە چەند ناوچەیەکدا چالاکراوەتەوە. میدیای فەرمی ئێران سەبارەت بە بەڕێوەچوونی گەڕی شەشەمی دانوستانەکانی نێوان ئێران و ئەمریکا ڕایگەیاند وڵاتەکەی ڕەتی کردوێتەوە کە بەشداری لە گەڕی شەشەمی دانوستاندن لەگەڵ ئەمریکا بکات کە بڕیارە لە ڕۆژی یەکشەممەی داهاتوو لە مەسقەتی عومان بەڕێوەچوایە. ئەمە لە کاتێکدایە بەرەبانی ئەمڕۆ لە ڕێگەی فڕۆکەی جەنگی و موشکی کروزەوە هەریەکە لە ناوچەکانی تاران، قەسری شیرین و تەبریز بە ئامانجگیران و بەهۆیەوە زیاتر لە 10 زانای ئەتۆمی و بەرپرسی باڵای ئەمنی ئێران کوژراون. دوای هێرشی
ئیسرائیل بۆ سەر ئێران بەنیامین نەتەنیاهو سەرۆکوەزیرانی ئیسرائیل ڕایگەاندووە ئیسرائیل ئۆپەراسیۆنێکی سەربازی دەست پێ کردووە بە ئامانجی شکست پێهێنانی هەڕەشەی ئێران بۆ سەربوونی ئیسرائیل. نەتەنیاهو ئاماژە بەوەش دەکا ئیسرائیل دامەزراوەی سەرەکی پیتاندنی یۆرانیۆمی ئێرانی لا تەبریز کردووەتە ئامانج و دەشڵێت لا دڵی بەرنامەی موشکی بالستی ئێرانمان داوە. زانایانی ناوداری ئێرانیمان بە ئامانج گرتووە کە کار بۆ دروستکردنی بۆمبی ئەتۆمی ئێرانی دەکەن. سەرۆکوەزیرانی ئیسرائیل باس لەوە دەکا ئێران ئەوەندەی یۆرانیۆمی پیتاندووە کە بتوانێت بۆمبی ئەتۆمی دروست بکە. هەروەها نەتانیاهو ئەوەشی خستۆتە ڕوو ئەم ئۆپەراسیۆنە زیان بە ژێرخانی ئەتۆمی ئێران و توانە سەربازیەکانی و کارگەکانی موشکی بالستی دەگەێنێت و دەشڵێت ئەم ئۆپەراسیۆنە بۆ چەند ڕۆژێکیش بەردەوام دەبێت. کەجەدەکە ئەوروپا ڕایگەان کا دەوڵەتی تورک سەرەڕای ئاگربەس هەموو جۆرە هێرشێک بۆ سەرگەریلاکان درێژە پێدەدات و بانگەواز لە کوردان و دۆستەکانیان دەکات پڕژێنە گۆڕەپانەکان. کەجەدەکە ئەوروپا دەرباری هێرشەکانی سەرگەریلاکان ڕاگەاندراوێکی بڵاو کردەوە و ڕاگەاندووە سەرەڕای پرۆسەی ئاگربەس کە لە یەکی ئادارێ ڕاگەاندراوە هێرشەکانی سەرهەرێمەکانی گەریلا لا زاپومەتینە بە سەختی بەردەوامە. هەرچەند گەریلاکانی ئازادی ئاگربەس جێبەجێ دەکەن سەنگەرەکان گەمارۆ دەدرێن و بە ئامانجی لە ناوبردن هێرش دەکرێتە سەریان. هەروەها کەجەدەکە ئەوروپا ڕای دەگەن ئەم هێرشانە با دژواری بەرخۆدەرانی نێوتێونەلەکان دەکەنە ئامانج بۆ لە ناوبردنیان و لە ڕۆژانی ڕابردووشدا هێرشەکان گەیشتون بە لووتکە و ئامانجیشان ئەوەیە بە تەقەمەنی وێرانکەر و گازی کیمیایی و درۆنی پڕ لە تەقەمەنی تۆنێلەکان بڕوخێنن و لە ناوی ببن. هەروەها کەجەدەکە ئەوروپا ڕای دەگەێنێ بەم هێرشانە ئەو ئاشتی کارڕێبەرۆجەلان هەوڵی بۆ دەدات و بڕیارەکانی کۆنگرەی 12 پەکەکە دەکرێنە ئامانج و هەوڵی شکست پێهێنانیان دەدرێت. بەم بۆنەیەوە بانگاواز لە هەموو لایەنگەرانی ئاشتی و چارەسەری دەکەین هەڵویست نیشان بدەن و دڕندەی سوپای تورک بوەستێنن کە دەیەوێت هەموو جۆرە چەکێک بەکاربهێنێت و بانگاوازی لە هەموو ڕێکخراوەکان و لایەنە ئاشتی خوازە دیموکراتیکەکان دەکەن دەژی دەوڵەتی تورکا باچێکی قەدەغەکراوە با شێوەیەکی نامرۆڤانە هێرش دەکاتە سەرمەتی ناو ڕۆژاوای زاب چالاکی ئەنجام بدەن. کۆنسەی دیموکراتیکی کوردی سوئیسرا جەدەکە سوئیسرا و یەکێتی ژنانی کوردی سوئیسرا یێژەکە سوئیسرا بانگەوازیان لە گەلی کورد و هێزە دیموکراسی خوازەکان کرد دژی هێرشەکانی دەوڵەتی تورکا یاسا نێونەتەوەیەکان و یاساکانی جەنگ پێشل دەکەن پڕژێنە گۆڕەپانەکان و جەختیشیان کردەوە کە بۆ ئەم مەبەستە لە چەندین شاری سوئیسرا چالاکی هاوکات ئەنجام دەدرێت. هەروەها دەشڵێن ئەم هێرشانە تەنها بۆ سەرگەلی کورد نییە بەڵکو هەڕەشەیە بۆ سەرهیوای ئاشتی هەرێمەکە و ئیرادەی پێکەوە ژیانی گەلان. لە ڕاگەیاندراوەکەدا ئاماژە بەوە کراوەکە گەلی کورد و تەفگەری ئازادی وڵامی بانگەوازی ئاشتی و کۆمەڵگەی دیموکراتیکی ڕێبەر ئۆجەلانیان داوەتەوە و هەڵویستیشان بۆ چارەسەر نیشانداوە بەڵام ئاکەپە و حکوومەتی تورکیا بێوەستان هێرش دەکەنە سەر هەرێمەکانی پاراستنی مێدیا و لا بەردەوامیشدا دەڵێن ڕاگەیاندراوی ئەمڕۆی هەپەگەنە ڕەچە ئاشکرای کرد کە سوپای تورک بە چێکی قورس و ئامڕازی سەربازی لە ئاسمان و زەمینەوە بەردەوامە لە هێرشەکان. بانگاواز لە گەلی کورد و دۆستانیان و بەتایبەت ژنان دەکەین دەژی ئەم هێرشانە لە پێناو ئاشتی و دیموکراسی تێبکۆشن و بەشداری چالاکیەکان ببن. هەریەکە لە ڕۆژنامەنووسان سەمرا پەلەک و دیجلە باشتورک لە شاری RTV ئیستانبول لە چوارچێوەی لێکۆڵینەوەکاندا لە دژی ڕۆژنامەنووسان دەستی پێکردووە لە دوای هەڵکوتانە سەر ماڵەکانیان دەست بەسەر کران. بە پێی زانیاریەکان بەرەبەیانی ئەمڕۆ ڕۆژنامەنووس سەمرا پەلەک لە ماڵەکەی خۆی لە ئیستانبول دەست بەسەر کراوە و دوای گەڕان و پشکنینی ماڵەکەی براوە بۆ فەرماندەی پۆلیس. تا ئێستاش لە هۆکاری دەست بەسەرکردنی ئەو دوو ژنە ڕۆژنامەنووسە هیچ زانیاریەک لا بەردەست نییە. بۆ گەریلای هەپەگە وڵات هێمن بە ناوی ئەدهەم کۆجامان کە لە 27 ئایار لە قۆناغی بڕیاری ئاگربەستی هەپەگە لە هەرێمی زاپ لە ئەنجامی هێرشە بەردەوامەکانی سوپای تورکدا شەهید بوو لە ناوچەی ئەرخەنیەی ئامەد پرسەدانرا. پرسەکە بە پێشنگایەتی مەبیادە ڕێکخرا و جەماوەرێکی زۆریش تێکدا بەشداریان کرد. لە پرسەکەدا ئەحمەد دۆغانی هاوسەرۆکی دەبەپەی ئامەد سەرنجی خستە سەر بانگەوازی ئاشتی و کۆمەڵگەی دیموکراتیکی ڕێبەر ئۆجەلان و وتی لەم پرۆسە
سەیەدا بەرپرسیارەتی دەکەوێتە سەرشانی هەموو لایەنەکان و بۆیە پێویستە شان بەشانی ڕێبەر ئۆجەلان لا دژی هەموو هێرشەکان بوەستینەوە. کەشتی هەواڵەکانی ئەم کاتژمێرەمان پێشکەشکردن هەر شاد بن.